دەم باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم وا جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاتمەوە خزمەتتان ئەم جارەش گەشتەکانی ئەو دیوچیا هەر لە هەوشار ماوەتەوە ئەتان بین بۆ شاری ساینقەڵا یان شاهیندژ ئەمڕۆ بەشی دووەم و بەشی کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە ساینقەڵا پێشکەشەکەین ئێوەش هاوڕێمان بن. شاری شاهیندژ یان ساینقەڵا لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژئاوا یان ورمێ هەڵکەوتووە. شارەکانی دەوروبەری شاهیندژ یان ساینقەڵا بریتین لە تیکاب و مەلەکان و میاندوا و بۆکان. چۆمی زێڕینە یان چەغەت و لە بەردەم شاری ساینقەڵادا تێدەپەڕێ. ئەم شارە 1352 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. بە پێی سەرژمێری ساڵی 1395 کۆچی هەتاوی زۆرتر لە 93,000 کەس نفوسی هەیە. ئێستاکە خەڵکی شاهیندژ یان ساینقەڵا لە دوو نەتەوەی کورد و ئازەری پێک دێت. هەردوو نەتەوە پێکەوە ڕاهاتوون و هەرکام زمانی ئەویدی فێر بوون و ئازەری بە کوردی و کوردیش بە ئازەری قسە ئەکەن. شاهیندژ یان ساینقەڵا شوێنێکی مێژووی گرنگە و بەدەیان ئاسەواری مێژووی لێیە و دیارە کە لە سەردەمانی زوودا شوێنێکی گرنگ و استراتژی بووە. شاری شاهیندژ خاوەنی سروشتێکی جوان و ڕازاوەیە و بەهۆی لەباری کەش و هەواوە هەروەها هەبوونی زەوی وزار و ئاوەوە کشت و کاڵ و باخداری گەشەی سندووە. زۆربەی خەڵک سەرقاڵی کشت و کاڵ و باخدارین. گرنگترین بەرهەمی زەویوزار و باخەکانی شاهیندژ یان ساینقەڵا چۆنەر یان چۆندەر و سێوە. بەڕێزان لە ناوەڕاستی شاری شاهیندژ یان ساینقەڵا قەڵایەک هەیە تەپۆڵکەیەک هەیە هەرچەند دوو چەند دانن لە ناو شارەکەڵێن چەند دانە قەڵای وا هەیە بەڵام گرنگترینیان ئەم قەڵایەکە بە ناوی قەڵای قەپانیش ناونراوە ئەڵێن ئابەم دۆرای قەپانوشت بووە ئەوە 200 ساڵەوە پێش بەو ناوەوە ناویان ناوە بەڵام قەڵاکە زۆر لەوە کۆنتر و مێژوویترە. بڕێک پێیان وایە هین سەردەمی 9,000 ساڵ لەوە پێشە، بڕێک پێیان وایە هین سەردەمی پێش زاینە و بڕێکیش پێیان وایە هین پێش ئیسلامە. لە هەر حاڵە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئالێرە تاقیق و لێکۆڵینەوە کراوە هەڵکۆڵین کراوە بڕێک شت دۆزراوەتەوە بە تایبەت ئەڵێن هەڵۆیەک دۆزراوەتەوە کە هێما و نمادێکە ئێستاکەش لە ناو سەر تاسەری ئێران هەر بەو شێوە تەنانەت چەند ساڵەوە پێشیش هەر لە ئێران ئەو هێمایان بەکار بردووە. نەقش و نیگارێکیان بڵێن ئاسەوارێکیان دۆزیوەتەوە هەڵۆیەکە کە بەسەر گیانلەبەرێکی ترەوەیە با چنگ گرتوویەتی بڵێن ئەو شتانەیە کە لەگرا هەبووە هین سەردەمانی کۆنە و ئەتوانین بڵێن ساینقەڵایان شاهیندژ لەو شوێنە کۆن و استراتیژیانە بووە و شوێنێکی تایبەت و مێژوویە. سەردانێکی ئەو قەڵایە ئەکەین دوای ئەڕۆین بۆ بەشێکی تری بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە.
لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە ناوچەی هەوشار و لە شاری شاهین ژیان ساینقەڵا هاتوونێتە لای هونەرمەندێکی پەنجەزێڕین خاتوو ماسومەی فەرەجی بۆ خۆی فێرگەیەکی شێوەکاری هەیە لەگەڵەوەش هەر لە پاڵەوە گالری و پێشانگەیەکی هەیە هین بەرهەمەکانی شێوەکاری لەگەڵیانە وتوێژەکەین زۆرتر ئاشنا ئەبین لەگەڵ کار و لەگەڵ خۆشیاندا فەرمە. چۆن بوو هۆگریت پێیا کرد بە شێوەکاری و ئایا هەر بە شێوەکاری دەستت پێکردیان لە هونەرێکی ترەوە؟ وەڵام من هەر لە منداڵی و زۆر عەلاقەم بوو بۆ نەقاشی هەمیشە پێگیری بووم زۆرم پێخۆش بکە و ڕشتەی ئیدامەدەم. خانەوادەکەشم زۆر تەشویقی کردوم زۆر حمایەتیان کردوم دوایی خودی واقعا خەڵکی شارێکی خۆمان زۆر حمایەتمان کرد و مەسئولین کلا من خۆم تەشویق بووم کە ئەو کارە ئیدامە بدەم. ئامۆزشگام دانا گالێریم دوای ئفتتاح کرد جەشنوارەی نەقاشی یعنی پێشی ئەوە با من پرسیارەکانم بکەم دوای ئەڕۆنە ئەو سەریشە. لەناو بنەماڵەتان کەسێکی تر هۆنەرمەند بوو یان لە بەشەکانی تریشان فەرق ناکات لە بەگشتی خانەوادەکەم هۆنەر دوستن کوڵن ئەوانش هەر زۆقی هۆنەریان هەیە. ئەمجار بەچی دەستت پێ کرد بە تەڕاحی یان هێڵکاری یان چیتر؟ من لێ منداڵەنگیەوە دەستم پێ کردو ئێتیقادشم هەیە کولەن ڕانێکی پایە زەمینێ هەر نەقاشەیەک مدارڕەنگی یان مدارڕەنگی کە بزانی ئەتوانی هەر ڕشتە هەر تیکنیکێک ئەتوانی کارکەی لەسەری. تکنیکی تایبەتی ئێوە چییە یان ئێوە خۆتان تایبەت چی کارەکەن؟ من زۆرتر تکنیکی ڕەنگە ڕۆغەن و پەسەرگەچی. لە لای کەسێکیش فێر بوویت یان بۆ خۆت تەجروبی تەجروبی بوو کارەکان بەری خۆ لە ئەساتیتیکی ئەخیرەم ئاشنا بوو مەگەڵیان زۆر تەشویقیان کردوم. ئوستاد هەمپانژاد، ئوستاد قاسمی، ئوستاد تەبەڕوکی ئەوانە زۆر کۆمەکیان کردین لە ڕۆکەیە. لەگەڵ ئەوەشە بۆ خۆت کەس لەلات فێرە بێت یعنی سم مامۆستایت لە فێرگەکە خۆت مامۆستایی؟ بەڵێ لە ئامۆزشگا بخۆم هەر مدیریت دەکەم ئامۆزشەدەم هەن یاواش یاواش هەمشاریەکانم تەشویق کراوە منداڵەکان دێن بۆ کلاس و ڕێگای ئیدامەدەن. کۆپیەکەیت یان کارەکانت ئۆریجیناڵ و لە ڕێی ئەو شتانەوە یان فکری وشتی خۆتە؟ بازێکیان لە ڕووی ئەکس دەکێشم چۆن تەبیعەتێک شتێک کە دەبێ ئەکسانە دەکێشم یا تەسویرێکم پێ جوان بێ نەقاشێک لە ڕووی کۆپی دەکەم یا سوتر لە ڕێژ تەخەیلی خۆمە لەسەری کارەکەم. بابەت چی لە بابەت چه بابەتێک زۆرتر یعنی مۆزوعی کتابلەکانت زۆرتر چینە؟ ڕێمەڵی ئالیستمە زۆرتر تەبیعەت و مەنزەر و کار دەکەم. باسی فستیڤاڵ و ئەو شتانت کرد ئەکرێت لەسەر ئەو کارانی کە خاتوو ماسومەی فەرەجی کردوویەتی لە ماوەی ئەو چەند ساڵەیە باسمان بۆ بکەی چیتان کردووە؟ ئەلا من هەفتە ساڵە کە ئامۆزشگام هەیە تەدریس دەکەم ئامۆزشەدەم لۆ چەند ساڵە ئەڤڵێن جەشوارەکان بەرگوزار کرد لە سەتری شارستان ئۆستانی کەشوەری دوای چەندی مۆسابقە بە هەمکاری فەرهەنگی شار هەدام ناوە ئەکسەرەن زیباسازی شار فەزای شارە مەدارس ئیدارەکانە زۆرتر لەسەر ئەوانش کار دەکەم.
وەبزان فستیڤالێکی سەرتاسەریشتان بەڕێوە بردبوو جەشوارەیەکی مەجازی بوو دەهێمایت ئەس داخانە پەیمانیون کۆرۆنا جەشوارێکی مەجازی سەراسەری بوو دامەنەوە بە کوردیەکەی بێت بە لە ماڵەوە بمێنینەوە زۆر لە فکری ئەودام کە ئەو کارە ئێدامە بدەم گۆستەریشی بدەم منداڵەکان تەشویق دەکەم کە زۆرتر بێن ئەو کارانە ئینشەڵڵا کە هەموو باقی بێت کارگای نەقاشیدا بنام زۆر باشە وەکو ئاخرین پرسیار ئەوانەی کە ئێستا دەنگی ئێمە ئەبیستن ڕەنگی ئێمە ئەبینن و لە ناوچەی هەوشار و لە شاری ساین قەڵان حەزکەن بەشداری بکەن لە کلاسەکانی ئێوە ئەبێت چی بکەن سەردانی کوێ بکەن و ئایا شاریۆشتی هەیە یان چی پێویستە ڕێنوێنیان بکەن بە ئەوانیش بتوان سەردانیەوە بکەن ئەتوان بە سەرچینە هەر بە ئامۆزشکان ڕازەکەن لەکوێ ئامۆزشگاکەتان ئادرسەکەی عینوانەکەی کوێیە شاهیندش خیابانی معلمە جنوبی جەنبی پۆستبانکی ڕەهبەر طبقەی سەری سوپەرمارکێتە نەمازی زۆر باش دوای دێن بۆ سەرچینەوەش هەفتەکەی دوو ڕۆژە کلاسەکانمان یەک ساعتەیە شەهرەیەکێشی کە مبتەدی پیشرەفتە مقدماتیمان هەیە لە 7,000 شروع بە مانگانە بەدەر بدەن بەهۆی هەبوونی ئاوی زۆرەوە ئالەم ناوچەیە و لەباربوونی خاک و کەش و هەوا کشتتوکاڵ و باخەوانی زۆر لەبەرچاوە و خەڵک زۆرتر خەریکی باخەوانی و کشتتوکاڵە بە تایبەت باخەوانی کە زۆرێک لە زەویەکان بە تایبەت ئەوانەی دەوروبەری شار باخن باخی سێو باخی بڵێن گوێز و ما باقی میوەکانی تر بەڵام زۆرترینی باخی سێوە کە سێوی ئەم ناوچەیە بەناوبانگە ئەیبەن بۆ کۆمپانیەکان بۆ شەریکەکان بۆ کارخانەکان لەوێ ئاوی مێوە و کۆمپوت و ما باقی شتەکانیشی لە دروست دەکەن. ئازیزان لە هەوشار لە شاری ساین قەڵاین پێمان باش بوو لە بواری وەرزشیشەوە بەشێکمان هەبێ کاک ستاری قادرزادە گەنجێکی وەرزشوانی نیشتەجێی ساین قەڵایان شاهیندەژە لە وەرزشی مشتەکۆڵەیان بڵێن بۆکس مۆی تای کە بڵێن بۆکسی تایلەندیە کاک ستار توانیویەتی ببێت بە قارەمانی ئاسیا و وا بزانم سێهەمی دنیاشی هەیە لەگەڵ کاک ستار قسە ئەەکەین ئەکەوینە وتوێژ بزانین ئەویش چی هەیە بۆمان. بەڵێ من ستاری قادرزادەم وەرزشوانێک نیشتەجێی شاری ساین قەڵا لە ناوچەی هەوشاردا و چەند ماوەیەکە لە ینی بڵێن لە منداڵیەوە ئیشی وەرزش دەکەم یا بە وەرزش مەشغوڵم و توانیم الحەمدولیلا بە قەهرمانیەک دەست پێ داکەم. کێ هاندەرت بوو یا چی بووە هۆیەوە کە بکەویتە دوای وەرزش؟ وەڵی لە منداڵیەوە من ئەنگیزەیەکی خاصم بوو شور و هەیەجانێکی خاصم بوو دوایەوە لە منداڵیەوەی دیت بە دوای ئەوە کەوتم کە بکەمە دوایی تەخلی ئەو هەیەجانی خۆم بە سوورەتی وەرزشەوە
و باشەیەکی وەرچی مەحەلیم پەیدا کرد و شوڕی بە وەرچم کرد و الحەمدولله توانیم پیشرفت کەم و بە سەطحی جەهانی و ئاسیایی بکەم. زۆر باشە. ڕاهێنەرەکانت کێ بوون مرەبیەکانت؟ مڕەبیەکانی من لە کەسێنێک واقعان کلیدی موفقەتی منیان لێدە لە ئاسیای و لە جەهانیە جەنابی ئاغای حوجەتی ئەسەدوڵڵایی بوو کە واقعان بۆ من زەحمەتی کێشاوە، ینی هەمووی تکنیکەکان هەمووی ئەو زەحمەتانەوە بوونی کێشاوە تەمریندایەکان زەحمەت کێشانن واقعان دەستخۆشی لێ دەکەم. وەروەها بنەماڵی بەڕێزم کە زۆر دەستمیان گرتووە و کەمیان بۆ بدانناوە الحەمدولله. تشویق کنه ماشاءالله بزن بازی رو آروم کن، همینجوری آروم آروم تیپات کار کنه تیپات کار کنه تیپات یەکەم کێبەرکێ و مسابقە کە بەشداریت کرد کەی بوو؟ بەڵێ لە ساڵی 2010 من واردی تیمی ملی ئێران بووم، جمهوری ئیسلامی ئێران، و توانیم دەست پێیاکەم بە مسابقاتی جەهانی تایلند کە بە حوزوری 97 کشوەر بوو کە توانیم دوای ئەوە کە فەڕەنسا ناکۆت کەم دوای ئەفغانستان بمەوە بە ئیمتیاز بە رووسیم کە دۆڕاندم بەلێ سێوەم هاتمەوە لەو کێبەرکێیانە جەهانی و پاش ئەوە ساڵی بعدی لە مسابقاتی جەهانی تورکیا توانیم حوزور پەیداکەم و دوای ئەوە لەوێشە مەقامی چوارم بەدەستێنا. دوای ساڵێکی دوایەوە کە ساڵی دەبێتە 2019 لە مسابقاتی ئاسیاییدا شرکەتم کرد هەر لە تیمی ملی ئێراندا بە عنوانی کاپیتانی تیمی ملی ئێران کالان 2 ساڵە کاپیتانی تیمی ملی جوانانی ئێرانم. بەڵێ وەتوانیم مەقامی ئەوڵ بەدەست بێنم بە ناکەوتکردنی چین و ئۆردۆن و هەروەها بازی یەکەم بردەوە بە ئیمتیاز لەگەڵ فلستین وەتوانیم ئەوڵ بێمەوە. پیرۆزباییت پێڵێن پیرۆزبایی بە خۆمان بەڕێزت کە گەنجێک توانیوێتی ئەوە پلۆپایەک بەدەست بێنێ. ڕادەی سنیەکەت یان سنووساڵەکەت گەنجانە گەنجان بەڵێ من لە سنەی جواناندا بازی دەکەم لە جەهانی ئەوڵ لە 2010 لە وەزنی 54 کیلۆ بازیم دەکرد، لە جەهانی تورکیا 6 کیلۆ بازیم کردوە لە ئاسیای 63 بینەرانی بەڕێز بەڕاستی جێگەی شانازیە بەڕاستی جێگەی خۆشحاڵیەکە گەنجێک لە شاری شایندژەوە لە ناوچەی هەوشار لە ساینقەڵا هەڵەسێ و پلۆپایە لە دنیا بەدەسێنێ ئەبێت بە کاپیتانی تیمی ملی گەنجانی ئێران و لەگەڵ ئەوەشا ئەبێتە هۆی ئەوە کە گەنجانی تریش بڕۆن بە دوای وەرزشەوە دوای وەرزش بکەون و بتوان وەکو ستاریان لێبێ. تەمرینەکانت لە هەفتانە چەند ڕۆژە؟ وەڵا تەمریناتی عادی من لە هەفتەیەکە 7 ڕۆژە ینی 7 جەلسە لە هەر ڕۆژێکە یەک جەلسە، وەڵێ لە زمانێکە فشاری تەمریناتەکان زۆر دەبێت بۆ مسابقات ڕۆژەکە تقریبا 2 تا 3 جەلسە من تەمرین مەیە کە بێتە حدودی 4 تا 5 ساعت و خۆشحاڵم کە توانومە جوانەکانی شارەکەم بمە سەرێ لە لەحازی وەرشی چون دوهەم ساڵی کە من مەقامی جانی مێناوە هەم باشگایەکان من شروعیان کرد بە تەلاش و کۆشش و هەروە نەفەری کەمان لێ هەڵکەوت لە تیممەلیە کە ئەوش بوو بە قارمانی ئاسیا جەنابی ئاغای محەممەدی بەرقی و زۆر جێگەی خۆشحاڵی بۆ من کە توانیمە بتوانم هەم ئۆلگویەک بم هەم ئەو مۆفەقەتە بدینێت و ئەوش دەستی پێ بداکە. یەکەم کەس پاشیەوە کە سەرکەوتنت بەدەستێنا پیرۆزبایی پێوتی کێ بوو؟ دایکم و باوکم. تەلەفۆنیان بۆ کردی؟ بەڵێ زۆر باشە.
ناوچەی هەوشار بە فەرشیەوە بەناوبانگە ئەتوانین بڵێن فەرشی هەوشار زۆر بەناوبانگە بە تایبەت فەرشی ئاسنین یان ئاهەنینی هەوشار هەر بۆیە ئێمە هاتوونە تا شاری ساینقەڵایان شاهیندێژ و کارگەی ئاغای حەبیبزادە کە دوو وەستا لێرەن وەستا عەلی شاهیان بەڵێ لێرەیە چلەکێشیەکە ئەو شتانە حازرەکەن و ئەینێرن بۆ ماڵان بۆ ژنانی تەونەکار لەوێ تەونەکەن فەرشەچنن لەگەڵ کاک عەلی شاهی لەسەر فەرشی ناوچەی هەوشار قسەکەین کاک عەلی گەنام کاتەوە باش کاتی خۆت باش بەخێر بێن سەر چاوانمان دەکەم خۆت خەڵکی ساینقەڵ دێشم بەڵێ قەدیم خەڵکی هەمزە قاسمن قاسم لەکوێیە لە دەیەکە لەو لاوە ماڵمان هاتووە تێرانە 30 ساڵە لە شاندێشین خەریک چ لە کێشی فەرشی دەست بافتی ئاهەنی هەوشارین بەو جۆرە ئاوا ئامادەی دەکەین بێ ماڵەکان دەیبێن خانمەکان فەرشی دەکەن ئەکرێ لەسەر تایبەتمەندی فەرشی ناوچەی هەوشار بۆمان باس بکەی جیاوازی لەگەڵ فەرشەکانی تر چییە یان خصوصیاتی چییە؟ خصوصیاتی ئەوەیە فەرشەکانی شاهندێش و تیکاب و منزور ئەم دەهاتانەی شاهندێش بە نێوی فەرشی دەستبافتی ئاهەن ینی خۆمانەژین ئاسنگ فەرشی ئاسنگی بە ناوبانگە نەخشەکانیشمان ئەوەیەکی نەخشە بیجاری پێدەڵێن خورشیدی ینی زمین لەگەنەوە ئەیەکمانەیە هەم کرێمە هەم سوورمەیە هەم قرمزە هەم چرم لەگە ڕەنجێدی فەرشی دەستبافت ینی نەخشەکانی خورشیدیە بیجاری پێڵین ئەمەش پەنجمەدی تورنج لە ناو تورنجی پێڵین قەدیمین تکاب و دەست ماهیەکانی شێڵن ماهی نەخشەی خۆی پێڵین ئەمە جانە جنسی فەرشەکان بەنەکان چین بەنی دەستڕێسی ئەمە ئەم بەنانە بەنی نەساجی ئەسلی لە تەبرێزە ینی کار لە تەبرێز خاوەکانی پێدەڵن خاوەی نەساج دەسڕنگ شمارە یەک ینی شمارەیەکمانێ شمارە دو تا شمارەسی شمارە یەکی ئەمە لە شاهندێش لە تەبرێزە و خاوەکان لە کارخانەی شعار ڕەنگی دەکەن تێرنێرامش دەیدن بە ماڵەکانەوە چ لە کێشی دەکەین و هەمی دانەدانە دەینین و دێن بۆ ماڵەکان تا سێ و چوار تا نوەمەتری تا دوو دەرسی هەمی دەون بۆ ماڵەکان فەرشی دەکەن باش کاک عەلی لەکوێ ناوچەی هەوشار ئیستەش خەڵک بەنەکان خوریە پەشمە و خۆیان ڕنگ وشتیەکەن هەیە ماوە نەماوە هەمی تێر لە تەبرێز مەزورەوانە خۆیان تەبرێز خۆیان کارەکان ئەنجامەدەن خاوێتی نادام لەکوێ دەخێک ڕوبەڕای دەکەن ئەیکەنە کارخانە و ڕەنگی دەکەن و دەهێنەر بۆ شاندر بۆ مەغاز ئێمەش دەکرای حەبیبزادە دەیکڕێ ئێمەش بەینوانی وەساکە لەگەڵای خەلیفەی چ لە کێشی دەکەن بۆ ماڵەکان کاک عەلی ئەتوانێت فەرشی ناوچەی هەوشار جیا بکاتەوە لە فەرشانی تر ینی ئەگەر دوو فەرش ئەرەوەڵا کون فەرشەکان ئەو نە منزور مهمە فەرشێنی ئەو نە چاکە ینی فەرشەکان لە ناو هەموو فەرش دنیا دیارە کاک عەلی فەرشەکانتان بەرەوکوێ ئەڕۆنیان بەرەوکوێ ئەنێرن وڵا سادر ئەکسەرێن ئەچێتە تاران لە تارانی شەو سادریەکەن بۆ ئەڵمان منزور بۆ چین بۆ دەوڵاتانە بۆ كلن بو اكثر بو بعض الدولات كان همو صادره بي چون فرشي شاندي زور مهمه زور واقعا فرشينك بياو بيجي 100 سال دايخم لبين ناتشي زور مهمه جيالك لكيجي فرن ابريشمي هي خامكي جياهيه سورمي نيله شاوتاري ودورن سرن او دورن ابريشمه اما رنجي ابريشمه او قرمزكي مخصوصه سورمي كان نيله نيل بناوي جياهيه اكثرا تارانتن ذكرن تبريز ذكرن صادر يكني دير خاندانيش اكثرا ايراني استفاده كانن خوي کاک عەلی تەنیا چ لە کێشیەکە یان فەرشیشە چی چ لە کێشیەکەم نەزارەتی فەرشەکان کولەن نەخشەکان ماڵ بە ماڵ 200 ماڵانە من لە نژێر نەزەرمە منزور خۆزڵەوە و شارەش دی هەمزە قاسمە زەیکەنیە گەڕاو ئەوە دێ منە چن قەرەقایە مەحموودجە خەشاندش هەموو دێگان کالی لە وەختی چ لە کێشانیشە گۆرانیەڵی وەڵا بین بازە جارەڵام خۆش ئای چۆن بڵام بۆمانەڵێ بەسەر چاو گۆڵم ئای گواڵە ئەم گوڵی یارخەوەئان گوڵم ئای گواڵە ئەم گوڵی یارخەوەئان کارەکانی گەردوون مەیکە باواوێ لەیلێ دەوڵەمەئان مەزلوم گەداوێ ئارای مەمکەکە ئەو 206 وە بۆنەی توەوە شەهەندێش خۆشە گوڵم ئای گواڵە ئەم گوڵی یارخەوەئان
کاک تاالب ئەم کاتەوە باش هاشتێکم بخۆبان بەخێرن سەرچاوم کاک تاالبی خەلیفە تۆیش لەناو کارگا خەریکی کاری فەرشوشتیوانیە بەڵێ ئێوە زۆرتە چ کارێکەکەن وەڵڵای ئێمە کاری چلەکەشی و بەیسلا دەینینەوە و دوای ئەوە ئەیبینمە ماڵان و نزارت دەکەین و ئوستاکاری شەکەی بە ئەوەدەی ئێمەیە فەرشە چنیت زەنگە دەن بۆ ئێمە ئێمە خۆت فەرشە چنیت خۆشم لە ماڵی هەمە باشترین نەقشی یان باشترین فەرشی ناوچەی هەوشار کام نەقشەیە کام فەرشە وەڵڵای کۆنتترین نەخشمان ئەو تورنجەیە بەڵێ ئەوەیە ئەوەڵ ئەوەیە بەت ئەو نەخشی بەیسلا لە کامپوتێری وەری دەگرن وەک قەدیم نیە قەدیم بەدەست دەیان کێشاوە نەخشەکان ئەلانش لەسەر کاغزە بەڵام لە کامپوتێر وەری دەگرن تەرحەکەی فەرشێک چنێک ئەخایەنێت تا تەواو ببێت چەند وەخت بەستەیی ها بە فەرشەکان شکولەمانەیە گەورەمان هەیە ئەلان ئەوە 3 متر مرەبە 3 میترە ئەوە وستاکاری هەبێ ڕۆژی دەلا کار بکە بەش 2 3 مانگ دەکا لە چەند کیلومتری شاری ساینقەڵا لە ئاوایی مەحموودجەغ حمامێکی کۆن هەیە ئەم حمامە هی سەردەمی کۆتایی دەسەڵاتی زەندیەکان و بڵێن سەردەمی یان سەرەتای دەسەڵاتی قاجارەکانە بە شێوەیەکی جوان کراوەتەوە ئەمجار ئەم حمامە ئاوەکەی لە ئاوی قەناتەوە هاتووە لە بڵێن هەر لە پاڵ ئەم شوێنەوە لەگەڵ ئەوە بە شێوەیەکی جوان کراوەتە معمارێکی جوانی هەیە دوو بەشە بەشێکی لەوێ جلوشتیان داکەندەوە یان جلوشتیان شۆردووە لێرە حمامیان کردووە ئاویان لە نێو دیوارەکانەوە هێناوە هەر لەولا بۆ ئەملا بە بۆری و لولەی سوفاڵ و گڵینە و لێوە تێپەڕیوە چەندین ژووری هەیە بە شێوەی هیلال و گۆمبەزی کراوەتەوە ئەمجار بەرد و خشتە و ڕەنگیش کراوە هێشتا ڕەنگەکەشی ماوە بڕێک ڕەنگی شین و ڕەنگی زەردوانە لەگەڵ ئەویشە تا ئەڵێن تا چەند ساڵی لەوە پێشی شەر خەڵکیان لێ وەرگرتووە بەڵام ئێستاکە وەکو ئاسەوارێکی مێژوویی یانەوێ تعمیر و نۆژەنی بکەنەوە حمامی بەهادرۆلمۆلک لە ئاوایی مەحموودجەغ لە ناوچەی هەوشار پاڵ شاری ساینقەڵا
وەی فەرایە مۆژرایە بێ من دوروە تۆ دوایۆر جوانێ هەرێ دوتمان دوایری خدا دەزانێ مارۆ ئەی بۆ یەگێمەجێ بۆ یاری لە ڕووی نادانی جوانێ دڵێم دابایە تۆیم لەمزانی ئەو دڵاییم دەی دەکەی ڕەنێ جای ڕۆییم ئەی لا دڵایە جوانێ لادا لەمایەڵێیم ئەی لا دڵایە ئەی وەی لادا لەمایەڵێیم دەستەمەڕی دۆشین ئەی وە شیرین و کایەڵێیم ئەو کراسە شۆیاڕایەن ئەی وەی ئەرێزی دەمایەڵێیم لە ناوچەی هەوشار لە شاری ساین قەڵایان شایندەژ لە پێدەشتی چۆمی قەورێ پێمان باش بوو بگەینە خزمەتی هونەرمەندێکی دەنگخۆش بەڕێز کاک محەممەدی کاکەبرا ئەمانەوەی لەگەڵ یا وتوێژێک و چەند کۆپلەیەکی گۆرانی لێ ببیسین ئێوەش هاوڕێمان بن خۆت خەڵکی کوێیت کاک محەممەد وڵا خەڵکی قسشێپی لەکوێ هەڵکەوتووە قسشێپی بمەنتەقەی هەوشارە هەم بۆ مەکوریان نزیکە هەم بەشی هەوشاریشە زۆر باشە کاک محەممەد یەکەم جار کە زانیت دەنگت خۆشە کەی بوو وەڵایی لە ساڵی 69وانە بەڵێ زۆر باشە هۆگری دەنگی کێبووی هۆگری دەنگی وڵایی زیاتر قەرەجۆزی و ئەوانە خۆشم لیان هاتاوە لە زەمان دوشتا دیانم لە نزیکەوە مامۆستا قەرەگوێزی و بینیوە ئەرە وەڵا زۆر دۆست گۆرانیتان وتووە نەوەڵا بەیەکە نەمان کوتە فەقەت وەخت نەبووە ئێمە بەرنمەیەکمان بوو لەگەڵ یا مامۆستا قەرەگوێزی و گۆرانیشی بەوتین کاک محەممەد ئەی ما باقی گۆرانیە بێژە کۆنەکان ئەوانەی کە لە ژیاندا نەماون هۆگریت بە دەنگی کێ هەیە وەڵام زیاتر بە مامۆستا حەسەن زیرەک و گۆرانیەکانی ئەڵێیتەوە یان دەیڵێمەوە جاروبار گۆرانەکان ئێوە بۆ داوەت و شای ئەوانەشە ڕۆن بەڵێ کارمان داوەت و شاییە کوێ ڕۆنە ڕۆنە کوێ وەڵایی هەموو شوێنێک دەچین ئێمە منتەقەی تارانە چین قەزوێنە چین ئەڵوەندە چین مەراغا چین تەورێزە چین میان دواو دی ئەوەی شوێن بێ دیواندەرە بەشی لای سەقز بانا ئەمجار ئەو کەسانی کە هاوکاری تێکەن کێوکێن وڵا هاوکارەکانم ناوازندەکانم ئەلان زیاتر کاک عەزیز سەقزیەوە لە لێرەدایە تەشریفیەیە دوایەوە کاک ڕەحیمێکیش وێڵۆنمان بۆ لێداویش تازە هاتووەتە لامان عەزیزی شەریفی بووە کاویش لەگەڵمان هاوکاری کردوە بەڵامی دێ و بەشداری نەکرد لەو بەرنامە زۆر کەسمان لەگەڵ بووە مەنسووری ڕەشیدی بووە لە بۆکان ناوازەندەی ئۆرگا زۆر باش کاک محەممەد لە ڕێوڕسمەکانی تریژای بجگە لە شای و شت و ئەوانە
بەشداریەکەن ئەرە وەڵام مەجلیسش زۆر دەچین پێڵەن لەو بەرەو پێ دەڵێن بەشی عێراق و بەشی ئەولا دەڵێن گعدە گعدەی پێ دەڵێن ئەرە وەڵا گعدەمان زۆرە مەجلیس و گعدە ئەوە ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو بەشی دووەم لە شاری شایندەژ یان ساینقەڵا لە ناوچەی هەوشار بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر شار و ناوچە و کەسایەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتاناوا بێ.